پرسی بە عەرەبکردن و نەمان و کەمبوونەوەی زمانی کوردی لە کەرکووک یەکێکە لە بابەتە گرنگانەی کە ڕۆژ دوای ڕۆژ خۆی پرسی زیاتر بە دوای خۆیدا دەهێنێت. لەسەرم بابەتەوە کارەکانی بۆچی دەگەڕێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە ئیداریەکان لە کەرکووکە چیان کردو بۆ ئەوەی کە ڕێگری لەم بابەتە بکەن و کێ ئەم پرسە دەوروژێنی کێ لایەنی زاڵە بۆ ئەوەی کە بە عەرەبکردن لە نێو کەرکووکە زیاتر بێت. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز هێمن حەسیب کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن ڕاستەخۆ لە کەرکووکەوە گفتوگوی زیاتر میوانمان دوێت و گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەین. کاکێ من زۆر سپاس مامان دەبوونێت. کەرکووک بە بەردەوامی کێشەی سیاسی تایە، کێشەی نەتەوەیی تایە، کێشەی خزمەتگوزاری تایە. حکوومەت دوای حکوومەت ئەم کێشانەیش لە کەرکووکە کەڵەکە دەبێت. ئێستا پرسی کاڵبوونەوەی زمانی کوردی بەدی دەکرێت. ئێوە سەرنجتان چێ لەسەرم بابەتە؟ دەستان خۆش بێ، زۆر سپاس بۆ ئێوەوە، سپاس بۆ بیسەرانی بەڕێزیش. دیارە ئەمڕۆ کە قسە لەسەر ئەم تەوەراکەین هاوکاتە لەگەڵ دەستپێکی شاڵاو بەداوەکانی ئەنفال کە لە 22 ساڵی 1970 ئەم پرۆسەیە دەستی پێ کردووە. بەداخەوە پرسی زمان بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لە کەرکووک و ئەو ناوچانەی کە ئێستا پێوترێ ناوچەی جێناکۆک ڕوبەڕووی پرۆسەیەکی گشتگیری تعریبکردن یاخود جینۆسایدکردن بۆتەوە لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە تا هەنووکە تا ئەمڕۆکە ئەو بابەتە بەردەوامە. ئێمە بەپێی مادەی 4 دەستوری عێراق زمانی کوردی لە هاوشانی زمانی عێراق زمانی عەرەبی یا زمانێکی فەرمی لە سەرتاسەری عێراق و بەپێی یاسای زمانە فەرمیەکانی ژمارە 7 ساڵی 2014 زمانی کوردی و زمانی عەرەبی دوو زمانی سەرەکی فەرمی و سەرەکی عێراقن کە دەبێت لە بەسراوە تا زاخۆ بەکاربهێنرێت. بەداخەوە ئەم زمانە بەپێی یاسا و دەستور ئەمانە چەسپێنراوە، بەڵام لە کرداریدا دەسەڵاتدارانی عێراق لە ناوەندە باڵاکانی بەغداوە تا ئاگاتە یەکە ئیدارەکانی ئەو شارانە ئەم زمانە پشتگوێ خۆن و پەراوێزی ئەخەن و زۆر جاریش کەوتنەتە هەڵەی یاسایی و پێشێلکردنی دەستوری گەورەوە کە بەداخەوە کورد کەمتەرخەم بووە لەوەی کە بتوانێت ئەم بابەتانە لە ڕووی یاساییەوە لە دادگایەک لای کاتەوە. بۆ نمونە نووسراو هەیە کە وزارەتی نەوت نووسراوی کردە بۆ کۆمپانیای نەوتی باکوور دەڵێت ئەم زمانەی لە کڵێشەکەتانە بەکارتان هێناوە مای هەڕەشەیە بۆ زمانی عەرەبی و پێشتریش چەند حاڵەتێکی لەواتوە. ئەمە پێمان دەڵێ لە عێراقدا هێشتا عەقلیەتی سڕینەوە وجودی هەیە، عەقلیەتی ئەوەی یەکتر قبوڵکردن نەبووەتە زاڵ نەبووە بەسەر چەمکەکانی ژیان. چی دافع بۆ ئەم یەکتر سڕینەوەی کاک هێمن لەناو کەرکووکە لە کاتێکا تەواوی پێکاتەکان بەپێی دەستوری عێراقی پێی سەرڕێز لێگیراو بن؟ بەڵێ بەداخەوە بەعەز 20 ساڵە نەماوە، بەڵام پەروەردەی بەعەزبوونی هەیە. ئەوە یەکێکە لە گرفتەکان. ئێمە لە 20 ساڵی ڕابردووە ڕاستە لە ڕووی یاسایی و هەندێک کار ئیشکراوە بۆ ئەوی بڕیارەکانی بەعەز بسڕێتەوە، بەڵام کار لەسەر ئەوە نەکراوە ئەو پەروەردەیە نەهێڵدرێەوە، ئەو پەروەردەیە کە بەعەز 35 ساڵی حکومڕانی خۆی خەڵکی لەسەری ڕاهێناوە ئەو پەروەردەیە ئاسەواری ئەو پەروەردەیە بسڕێتەوە بۆی عەقڵێتی ئەو پەروەردەیە نەوێنێ. یعنی ناکرێتەوە کە زمانی کوردی زمانێکی فەرمیە لە کەرکووکە لە تابلۆی فەرمانگەکان داگیرێ، لە تابلۆی سەر شۆستە و شقامەکان ناهێڵدرێ. تەنانەت لە بینای نوێی دادگای کەرکووک کە بە ناوی کۆشکی یاسایی قەسر العەدالەوە ناونراوە، باشە کە ئەنجومەنی باڵای دادوەری ئەم ناوی لێناوە و کە بەرزترین دەسەڵاتی دادوەریە لە عێراقا زمانی کوردی پێشێل کراوە. ئەمە پێمان دەڵێت عەقلیەتە، ئەو عەقلیەتەی کە هەیە هەمان ئەو عەقلیەتەی پێش ساڵی 2003ە. کێشەکە لەو پەروەردەیە کە هەمانە و ئەمە بەشێکە، ینی ئەگەر بەشێکە لە پرۆسەی جینۆساید، چکم بۆ خۆی ئێمە لە جینۆسایدا جینۆسایدی زمانمان هەیە کە تۆ کاتێک دەتەوەیەک با بڵێ ڕێی لێگری کە بە زمانی دایک بخوێنێەوە فێری زمانی دایک بێ و زمانی دایکی لێ قەدەغاکەی، ئەمە ئەبێ جۆرێکە لە هەوڵی سڕینەوەی ئەو نەتەوەی وەگەوەی لە باکوورە هەبووە کە هەم زمان قەدەغە بۆ تەنانەت ینی قسەکردنیش لە ناو بازار و شوێنە گشتێکان بە کوردیا قەدەغە بوو. باشە کاکێ من باست لە جینۆسایتی زمانی کوردی کرد کە لە کەرکووک ئاکرێ.
ئەی حکومەتی هەرێمی کوردستان لایەنە ئیداریەکان لە کەرکووک ئەوانی کە پشکی کوردن چیان کردو بۆ ئەم بابەتە ئاگدار نین کە لە کەرکووکە چی ئەگوزارێت بەرامبەر بە زمانی کوردی؟ من پێم وایە هەمویان ئاگدارن هەر لە یەکێتی و پارتی تا ئاگاتە حکوومەتی هەرێم و دامەزراوەکان یا حزبی و حکوومەکانیش ئاگدارن بەڵام بەداخەوە کورد بۆ خۆی کێشەیەکی استراتیجیەتێکی نییە بۆ کارکردن لەم ناوچەیە کە تۆ ینی استراتیجیەتن نەبوو بە بەردەوام با بڵین ئەوەی هەچشە لە دەستێدەی 16 ئۆکتۆبر و هەموو ئەوانەی تریش دەرەنجامی ئەوە بوو کە کورد استراتیجیەتێکی نیە بۆ ئەم ناوچەیە یعنی تۆ سیکە ناکرێ سەرپەرشتیە لە چوارچێوەی پرۆسەی خوێندنی کوردی کە سەر بە حکوومەتی هەرێمە سەرپەرشتیاری پەروەردەیی بی بەڵام منداڵت لە خوێندنی عەربی بێ بەڕێوەبەری قوتابخانەی کوردی بی بەڵام منداڵت لە خوێندنی عەربی بێ مامۆستابی لە قوتابخانەی خوێندنی کوردی بەڵام مناڵەکەی خۆت بنێریتە بەر خوێندنی عەربی خۆ ڕاستە فێربوونی زمان مافێکی تاکە کەسی هەموو کەسێکە بەڵام ئەم ئیزدیواجیەتە لەوەی کە تۆ خۆت مامۆستای لە خوێندنی کوردی بناڵتەکەیتە بەرەوە ئەمە پێمان دەڵێ هۆشیارێکی گشتی نییە و پلانێکیش نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو جینۆسایدەی کە کورد ڕوبەڕوێ بێتەوە لە ڕووی زمانەوە لەم ناوچەیە یعنی تۆ یەک ینی پرسیارەکە ئەوەیە بۆچی منداڵ لە دوای 16 ئۆکتۆبر ئەم دیاردەیە زۆر تەشەنەی کردووە خێزانی کورد منداڵی دەنێرێتە بەر خوێندنی عەربی فاکتەرەکەی چییە؟ ینی دەبێت ئەمە لێکۆڵینەوەی لێ بکەوە من چەند جارێکی کرد لەگەڵ لایەنی ئیداریەکانی کەرکووکە گفتوگۆم کردو هەر لەم بەرنامەیەوە ئەڵێن ئەم مەترسیە نەماوە ئەوەی کە هەبوو لە چەند ساڵێک بەر لە ئێستا 2 ساڵ بەر لە ئێستا بە دیاریکایی ساڵی پار و پێراز زیاتر بەدی دەکرا لەم ساڵدا کەم بۆتەوە لە 2022دا بە هەمان شێوە کەم بوو کە منداڵەکان بخەنە بەر خوێندنی کوردی تا ئێستاش ماوە ئەم بابەتە کاگەمەن لە کەرکووک باڵێ ماوە من کە کاتی قساکرێ لەسەرەوەی کە کەم بووەتەوە دەبێت بە ئامار قسە بکرێ ینی تۆ سەیریکە ینی ئەم ساڵ بە بەراورد بە ساڵی ڕابردوو ژمارەی قوتابخانەی عەربی لە ناوچە کوردیەکان زیادی کردووە طبعاً یەکشت هەیە کورد لەبەری ئەوەی پەناب باتە بەر ئەوەی هۆشیارکردنەوەی خێزانەکان و ئەوەی کە لە خوێندنی کوردیا بن ڕێگریەکە لەوەی کە قوتابخانەی حکومی بە زمانی عەربی بکرێتەوە ئەمە هەموو گاوی گرێتە بەر بەڵام دەیان قوتابخانەی ئەهلی کراوەتەوە من تەنها لە ماوەی ئەم ساڵدا ئەتوانم بڵێم بەس ئەوەی کە من ینی وەک هین لای خۆم تۆمانم کردەوە زیاد لە 10 بۆ 12 قوتابخانەی بە ئەهلی بە زمانی عەربی لەم ناوچانە کراوەتەوە لە ناوچە گەڕەکە کوردنشینەکان ئەمە پێمانەڵێ ئەوەی ئەوان ئەڵێن نەماوە نەخێر ماوە و پرۆسەکە بەردەوامیشەوە تا بێتیش بەردەوامە بێ کێشەکە لەوەی ئاتە تو چۆن ڕوبەڕووی ئەم پرۆسەیە ئەبیتەوە ینی ئەکرێ ینی مەسەن یەکێ لە ڕێگا چارەسەرەکان مەسەن یەکێ لە پاساوەکانی ئەو خێزانانە ئەوەیە کە ئەمان کە ئەم منداڵانەیان کە خوێندن تەواوەکەن و لەبەری لە ناوچەیەکن تێکەڵاوە و لە ناوچەیەکن لەگەڵ حکوومەتی عێراقیە مامەڵەی زیاترە زمان نازانن قسەکەن زمانی عەربی دەکرێت لە داو پرۆسەی خوێندنی کوردیا گرنگیەکی تایبەت بە زمانی عەربی بدرێ وەک چۆن گرنگی بە زمانی ئینگلیزی ئەدرێ گرنگیەکی تایبەت بە زمانی عەربی بێ بۆ ئەو کەسێک کە خوێندی کوردیش تەواوەکە کێشەی زمانی عەربی نەبێ بەڵام بەداخەوە بە پێچەوانەوە ئەوەندەی من ئەیبینم نەک لە کەرکووک تەنانەت لە سلێمانی هەولێریش پرۆسەی زمان کە ینی مافێکی سروشتی هەموو کەسێکەوە فێربوونی زمان ئاشنابوونە بە کەلتوری وڵاتان تەنانەت لە سلێمانی هەولێریش فێربوونی زمانی عەربیان پرۆگرامی عەربی لە ناو پرۆسەی پەروەردەیە پەراوێز خراوە نەکراوەتە بابەتێکی هەنووکەی باش کاکێ من ئێستا بابەتێک هەیە کە لە نێو کەرکووکدا کە بەداخەو خۆم ماوەیەکی زۆر سەردانی ئەو شارم نەکردووە کە بینم کە بە چاوی خۆم فعلەن ئەم شتە هەیە ئەوی ژەوەیە کە ناونیشانی دوکانەکان ناونیشانی شوێنە گشتیەکان بە زمانی عەربین و تەنانەت ئەو نووسراوە فەرمیانی کە لە نێو فەرمانگەکانە بەکاردێنێ ئەگەر بە زمانی کوردی بێ دەنێرێتەوە بۆ ئەو شوێنی ئاڕاستەی کراوە بێ دووبارە بکرێتەوە بە عەربی دەمێ بنەم زانیاریانە لە جەنابە وەربگرم فعلەن ئەمانە هەیە کە باسی لێواکرێ تەمان مەسلەی تابلۆکان دابەش بووە کەرکووک بەداخەوە ینی لە ناو خۆیان لە ڕووی جوگرافی دانیشتوانەوە دابەش بووە ناوچە کوردیەکان تابلۆکان کوردیە ڕەنگە تاکوترە تابلۆیکی عەربی هەبێ ناوچە عەربیەکان زیاتر تابلۆکانی عەربیە
ئەوە یعنی ئێمە کە یاسامان هەیە یاسای زمانە فەرمیەکانمان هەیە کورد و نوێنەرانی کورد ئەتوانن لە ڕێگای با بڵێن شارەوانی و وەزارەتی شارەوانی و دەستەی ئەو دەستانەی حکومیانەی تایبەتە بە کارڕێ خستنی کار و بازار ناچاریان بکەن وەک چۆن ناچاریان کە لە گەڕەکە عەرەب نشین تورکمانیەکانی زمانی کوردی لە تابلۆی دوکان و مۆڵ و مارکێتەکانە بێ و دەبێت لە منطقە کوردیەکانیش بە زمانی عەرەبیەوە دەکرێت هەموو ناچارکرێ بە هەردوو زمان تابلۆی دوکانەکەی بنووسرێ بەڵام ئێمە ئەم بابەتانەمان بە هەنووکەی وەرنەگرەوە نەمانش کردوتە بابەتێکی هین لە ینی سەرێکی لەلایەن مەبەستم ئێمە لە نوێنەرانی کووردا کرێتەوە یاسات هەیە دەستور شت هەیە ئەمە بکەی بە بڕیار و وزارەتی شارەوانی تێوە دەست بەڕێوەبەرایەتی شارەوانی تێ ئەمە بکەی هەرچی فەرمانگەکانە بەداخەوە من پێت دەڵێم ینی لە دوای پرۆسەشەوە ئێمە تەنها لە کڵێشەی نووسراوەکاندا زمانی کوردی بەکارهاتوە نەک لە ناوڕۆکی وتارەکان ناوڕۆکی نووسراوەکان کە ڕۆژانەما نووسراو ئاراستاکرێ بەڵام بەداخشەوە ئێستەیشەوە بە سیاسەتێکی پەیڕەوکرا و لە کڵێشەی نووسراوەکانش لەلایەن زۆر فەرمانگە و وەزارەتەوە پێشێ لەکرێ ئەمەش ڕەنگە ئەندێجار وەکەوەی باسەکرێ هۆکاری تەکنیکی هەبێ بە تایبەتی لە بەغدا چکم وزارەتەکانیش ملزەمن بۆی کڵێشەکانیان بۆ سیاغێ بێ ئەگەر هۆکاری تەکنیکیە بێ بەڵام هۆکارێکی ترشی ئەوەیە کە هەوڵێکە بۆ پراوێز خستنی ئەم بابەتە و کوردیش خۆی جددی نیە لە بە دواتچوون و بەرگریکردن لەم بابەتە باشە ئیسە چی بکرێت بۆ ینی ئێوەی ڕۆژنامە نووسان دەستەیەکی ڕەنگە جیاوازتر بن لە خەڵکێکی ئاسایی کە ڕەنگە نتوان بەپێی پێویست دەنگیان نگات ڕۆژنامە نووسان گەل لەوانەوە دەست پێ بکەین دواتر لایەنە ئیداریەکان حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات بۆ ئێستای کەرکووک بۆ زیندووکردنەوە و بۆ هێشتنەوەی زمانی کوردی لەو ناوچەیە لەو پارێزگایە بەڵێ خۆی من بەر لەوەی بێمەسەر وڵامی ئەو پرسیارە خۆی قسە لەسەر ئەوەیە زمانی کوردی کە زمانێکی دەوڵەمەنداوە زمانێکە لە گەشەسەندا بەڵام لە هەمانیش کاتیشا ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە بووەتەوە کە بە بەردەوام وشەی زمانەکانی تر ڕووی تێکەن چ لە فارسی چ لە عەرەبی وە چ لە بە تایبەتی لەم ساڵانەی دوایە لە ڕووی لە زمانی ئینگلیزیە زۆر وشەی تێکەڵە بێ و ئەمە هەڕەشە لەسەر ئەم زمانە دروستەکە بەداخەوە ئێمە وەکو کورد پێشتر لە ساڵی هەفتاوەشتاگان ئێمە کۆڕی زانیاری کوردمان هەبوو لە بەغا کە کاری لەسەر پاراستنی ئەم زمانەوە دەوڵەمەندکردنی و با بڵێن داتاشینی وشەی نوێ کە کاتێک تۆ بەردەوام دنیا لە پێشکەوتنا تا کاتێ شتێکی نوێ دێتە ئاراوە ناکرێت تۆ ناوە ئینگلیزیەکەی بهێنی بە سپێڵێکی کوردی بینوسی نەخێت دەبێت تۆ دووشەیەکی بۆ داتاشی بەداخەوە ئێمە لە دوای نەوەتویەکەوە تا ئێستا ناوەندێک دەستگایەکمانی هاوشێوەی کۆڕی زانیاری کورد لە پێشودا کە هەبووە کار لەسەر پاراستنی ئەم زمانەکە و دەوڵەمەندتریکە و وشەی نوێی بۆ داتاشی ئەمە قەیرانێکە خۆی سەرتاسەری هەرێمی کوردستانی کردێتەوە لەسەر ئاستی ئەم ناوچانە دەبێت دەستەیەکە بێ ینی هەرچەند ئەوە هەیە ینی تۆ لە هەرێمی کوردستانە دەستی ناوچە جیناکۆکەکانمان هەیە ئەکرێ ئەوان ئەرکی ئەمە بگرنە ئەستۆ تیمی یاسایی دروستکەن کاتێک فەرمانگەیەک تابلۆکەی بە زمانی کوردی نانووسێ سکاڵای لەسەر تۆمار کرێ لە دادگا کاتێ فەرمانگەیەک پێشێلێکە ئەمە کرێ بۆ نمونە لە چەند مانگی ڕابردوودا کاتێ لە مۆڵەتەکانی با بڵێ شوێنە گشتێ مۆڵەتی دوکاندار وەندێ و شتانەی تایبەتە بە فەرمانگەی تەندروستی زمانی کوردی لادرا یەک دوو فەرمانبەر چون سکاڵایان کرد لە بەغدا و لە وزارەت و پرۆسەکەیان گێڕایەوە ینی دەکرێت ئەمە بابەتێکی یاساییە دۆسێکی یاساییە دەبێت لایەنێک لە ناو حکومەت تیمێکی بۆ دروستکە و چۆن ڕۆژانە کار لەسەر ئەوە کار لە کێو پێشێ لەکرێ و لە کێو پەراوێزە خرێ بۆی یەکسەر بێتە سەر هێڵ و بە داوای یاسایی یاخود بە پەیوەندیکردن ئەمە چارەسەرکرێ بەڵام کێشەکەەوەی وەگوتم ئەم بابەتە بە استراتیژیە وەرنەگیراوە لەلایەن کوردەوە کاکێ من زۆر سپاس دەکەم کار لە بەرنامەکەمان لە کورسات نیوز ئامادە بووی مادونوی دیارە ئەم پرسە درێژە دەکێشێ و ڕەنگە زیاتر پێویستی بە دوواداچوونیشە بێت تەنها لە بەرنامەیە کاجی نەکرێتەوە دووبارە سپاس بۆ بەڕێزی من حەسیب ئەو ڕۆژنامە نووس ڕاستەخۆ لە کەرکووک کۆمیانی من بوویت سپاس دووبارە و ئامادەبوون